ئەی سەبارەت بە گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران لە ناوچە جیاوازەکانە ئەمریکا چۆن مامەڵەیان لەگەڵەکە لە ئێستاە وەوان چۆن دەتوانن هاوکاری ئێران بن. گروپە چەکدارەکان ئەگەر باسی عێراق بکەین جارێ عێراق هیچ حد لەگەڵ تەهرانەکە لێدرا جورفە سەخەر لێدرا ئەو شوێنی کە موسەیراتی ئێران و چەکدارەکانی لایەنگری ئێرانی لێ و دووبارەش لێدرایەوە کوشتاریان هەیە کوشتارە زۆریان هەیە ناتوانن هیچ شتێ بکەن لە عێراقا ئەمێنێتن حزب الله لە لوبناان حزب الله لە دۆنێکەوە لێدرا ئەوانی زۆر زعیفن هیچ توانایەکی ئەوەیە نییە کە گۆڕانکاریە بکەن لە معادلەیە ئەوەی ئەمێنێتن بەس حوثیەکانە حوثیەکانیش سەرەکی بابلمەندەبە کە ئەوێت دابخەن زەرەرێکی زۆر بگێنن ئەستوانن موشک تێبگرن بۆ ئیبراهام لینکۆڵن لە دەریای عارەب یا بۆ ئیسرائیل زەرەرە گەیەنێتن هەرچەند جیرار فۆڵدیش GPS-ەکەی کوژاندەوە کەس نازانێت لە کوێ ئێستا حرەکەتی چۆنە بێتن و ناشتوانی بیبینی نە بە فڕۆکەی جەنگی نە بە سیڤیل نە بە ڕادار ئەوان سەرەکی دەوریانە بێتن باقیەکانی تر هیچ دەورێکیان نییە لەم شەڕێ.